گەڕی حوتەمی یاریەکانی یانە نایابەکانی کوردستان بەڕێوەچوو. یانەی چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی و بە ئامادەبوونی هاندەرێکی زۆر و لە کەشێکی ساردا میوانداری یانەی هەولێری کرد. چەمچەماڵ لە یاری پێشوویاندا بەرامبەر برایەتی شکستی هێنابوو. هەر بۆیە لەم یاریەدا دەیویست لەسەر حسابی هەولێری میوان قەرەبووی شکستی یاری پێشووی بکاتەوە. هەردوو لە بە مەبەستی بەدەستهێنانی سێخاڵی یارێکە هاتنە ناوەوەی لاکێشەی سەوزی یاریگا. سەرەڕای چەندین هێرشی پێچەوانەی هەردوولا، بەڵام هەولێر توانی لە خولەکی شەشی یارێکە و لە ڕێگەی یاریزان زەید مەغدیدەوە گۆڵی یەکەمی هەولێر تۆمار بکات و ئەو تایمەش لە سوودی هەولێر و بەو ئەنجامە بە کۆتا هات. لە تایمی دووەمی یارێکەدا یاریزانانی چەمچەماڵ باشتر دەرکەوتن و کۆنتڕۆڵی یارەکەیان کردبوو. چەندین هێرشی مەترسیداریان بۆ سەر تۆڕی گۆڵی یانی میوان دروست کرد تا ئەوەی لە کۆتا ساتی یارێکە و لە خولەکی نەوەت و لە ڕێگەی یاریزان عومەر مەحەممەد چەمچەماڵ توانی گۆڵی یەکەم و یەکسانی یارێکە تۆمار بکات و یارێکەش تا کۆتایی بەو ئەنجامە بە خاڵێک بۆ هەردوویانە بە کۆتا هات. بەڕاستی یارێکی خۆش بوو، یەکێک لە یارێ خۆشەکانی ئەم جەولەیە. بەڕاستی ناو یاریگەیانی چەمچەماڵ و خاوەن ئەو هاندەرە زۆرە و هەروەها یعنی گروتینێکی زۆر هەبوو لە یاریەکە. یاریزانەکان ئێمەش یاریێکی باشیان ئەنجامدا، دەستخۆشیان لێ دەکەم. دەبوایە یعنی ئێمە نزیکتر بن لەوەی کە ببینەوە سێخاڵ یاریەکە بەدەست بێنین، بەڵام ئیتر ئەوە تۆپی پێیە، بۆیە دەستخۆشی لە هەموو یاریزانەکان و تیپ بەرامبەریش دەکەم. ئەتوانم بڵێم ڕۆ لەگەڵ یاری هەولێری خۆشەویست لەناو یاریگای خۆمان و هاندەرانی خۆمان ئەنجامەکە لە بەرژەوەندی ئێمە نەبوو، چکە ئێمە ڕاستی بۆ سێخاڵ یارەکە یاریمان کرد کە بتوانین خۆمان جێگیکەن لە سەر و ڕیزبەندی و مەنافەسەیەکی باشکەین لە قۆناغی یەکەمە. بە هەر حاڵ ئەنجامی یارەکە یەک بە یەک ئەتوانم بڵێم یارێکی باش کرا و هەلی زۆر زۆر ئاسانمان لە دەستیا کە بە تایبەتی لە تایمی دووەمە چەند فرسەیەکی ئاسانمان بۆ هەڵکەوت نەماتوانی گۆڵ تۆمارکەین. بە یەکسانبوونی لەگەڵ یانەی هەولێر و بە کۆکردنەوەی نۆخاڵ، یانەی چەمچەماڵ لە ڕیزبەندی چوارەمی کۆمەڵی یەکەمی یانە نایابەکانی کوردستاندا ماوەتەوە. بڕیاریشە چەمچەماڵ لە یاری ئایندەیدا میوانداری سیروانی نوێ بکات. هەرچی یانەی هەولێریشە بە تەنها دوو خاڵەوە و لە ڕیزبەندی حوتەم و کۆتایی کۆمەڵی یەکەمدایە. بڕیاریشە هەولێر لە یاری ئایندەیدا میوانداری برایەتی بکات. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.